چ بۆ ئێستا کاکەوە؟ وەڵڵای ئەوە ژیان نییە، ئەوە حاڵ نییە تێدایە. دادە شیرین، مشکلەکەت هەیە؟ دایجان لۆ قسەی ناکەی، دە قسەی بکە. دادە شیرین، بەس قسە چی بکە دڵمان تەقی دڵ. وازم لەبێن بەس بڕۆنە ماڵەکەی خۆم و نامێ هیچی ترم ناوێ. دادە شیرین، ئەگەر شتەکت پێویستە بەمە بڵێ، ئەمەش کوڕی توینە. ئەوە شەنگجانێرە تەواوە؟ تەواوە ژیانە تەواوە. دایە چ بۆ ئێستا پێم ئەمرێ؟ بەس با بچم شتەکانم بێنە دێمەوە پێتان دەڵێ. یا ڕەبی وەڵڵاهی. باشەوە شەنگجان دەویداکە چی لەکەم بی چ مەوزوعەوە؟ نازانم چێنەر وەڵڵاه نازانم. کورە وەڵڵا وەختە شێتم دەکەم. سەبرە بگرێ سەبر بگرێ برام. ئێستا دێتەوە هەمومان تێدەگەێنی. دایجان ئەو جە قسەمە لەو کە بزانین چ بووە. ئێستا بڕۆنە شوێنێکی هاتە دانیشم پێتان دەڵێم. دادە شیرین شتەکە بەس پێیمان بڵێ بزانین مەوزوع چییە؟ بڕۆنە جێیەک پێتان دەڵێم. بڕۆ چێنەر بڕۆ. خوایە زۆر شوە. خير بين سپاس. عارف رعد الرحمن مولود بله. برستي بخير بين سفين احسان رشيد بخير بين زور سپاس. كاك عارف بابد بناوكردني كومبانياي خوراك بو برس كاك سفين زور باش كاك عارف رازي لسر كومبانيا كتام كنت سرناوي برس كاك سفين احسان بله. زور باش كاك سفين جنابتان شي رازي لسر كومبانيا كنت سرناوتان بله. زور باش كاك عارف فرمو توقعك زور باش. زور باش لپاش هندستان ای داد نزبو بنام کردن باشا فرمو فعلی کتان سردانی داد نزبو زور سپاس دست خوش. سرچاو زور سپاس. سرچاو